بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەو لەم بەشە لە بەرنامەکەمان وتوێژێکمانە بێ لەگەڵ برایمی باتمانی ئەندامی دەفتەری سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکمەتیست. ئیبراهیمی باتمانیەکێ لە کەسە ناسراوەکانە لە کامیاران و هەروەها سنە و باقی بەشەکانی تری کوردستان کە ساڵها خەبات چەکدارانە لە دژی جمهوری ئیسلامیەکە و هەروەها لە بواری سیاسیشا کەسێکی شارەزا. لە سەبارەت بە مەسەلەی داعش و چۆنێتی بەربەرەکانی لەگەڵ ئەم بزوتنەوە کۆنە پەرستانەی کە غێری وەحشیگەری و درندەی هیچ ئاسەوارێکەکەی لە خۆ بەجێ نێشتووە لەگەڵ ئیبراهیم باتمانی قسەیەکمانەیە کە سەرنجشتانی بۆ ڕاکێشین. ئیبراهیم باتمانی زۆر سپاس لەوەی کە بەشداری کرد لە بەرنامەی ئەمڕۆیە. سپاسیش بۆیەوە بۆ تلێفۆن پەرتەو و سڵامەگەنم لە بینەرنەکان. میدوارم ڕۆژە خۆشیان بێت. ئیبراهیم باتمانی ئەبینی کە لە کوردستانی عێراقا چ کارەساتێ خۆڵقاوە بەدەستی وەحشیەکانی داعش وە تەمەن لە ماوەیەکی دوور و درێژتریشان لە سووریا هەروەها چۆنیەتی ئەوەی کە بەربگیرێ بە ئەم نوع لە تەفەکر و وەحشیانەیە کە سەلەفیەکان لە کوردستانە ڕەنگە خەیاڵیان هەیە کە بیهێنە ئاراوە و ئەوانش دەور و نەخشێکی وا بنوێنن، چۆن بکەین کە یا خەڵکی کوردستان چی بکە باشە کە بەربگیرێ بەم نوع لە تەفەکر و پەرەسەندنی ئەم نوع لە بیر و باوەڕ و هەروەها ئەم جەریانە ئرتجاعیە؟ بە نەزەرم ئەوڵین ئەمانە یەک ئەشێ مردم بزانن ئەمانە نە جەریانی ئیجتیماعین نە پەیگەی ئیجتیماعیان است. سوال من بەیەوە جواب سوالە بۆ فرست مەترەحە بوو مردم و فرست سوال مەترەحە ئەمانە پوڵ لەکوێ تێرن؟ ئەمانە ئەم هەموو ئەسلحەی پێشڕەفتە و تازە و ئەمانە لەکوێ بەدەستیان ئاوردرا؟ ئەمانە چ ئەمە سوالاتێک ئەمانە ئەم پۆڵانە لەکوێ تەغذیەون؟ ئەمانە لەژێر چ سیستمێکە ئاوا خەریکن مەسەڵەن ئیمڕۆ بۆ نسبە بەدبەختی بۆ ئەو جامعە و ئەمانە کی کۆمەکیانەکە؟ بە نەزەر من ئەمە سوالاتێک کە ذهن هەموو کەسێک بووی مەسەلەس ئەمانە چۆن وەک قارچەک هەڵتۆقیان؟ سوالەکە زۆر ڕۆشنە. بە نەزەر من لە سیستم سەرمایەداری ئیمڕۆ ئەمانە بە خاتر منفعەتی فرەتر بە خاترێکە پۆڵی فرەتر بە خاترەوە دەسەڵات خۆیان سەرمایەداری ئیمڕۆ هەروە بستەپێنی لەسەر خەڵکا و پۆڵی فرەتر گیبێری ئەم تاعێنانە ئەم ویروسانێکێکە دروست کردەوە ئیمڕۆ وەڵی کەوێسە گیان ئەم خەڵکە ئەوەی کە لە عێراقا چاگوزەرێ لە عێراقەوە واقعان شەرایەتێ زۆر وەحشەتناکە. ئەمانە خەریکن مەردن سەرۆڕن، ئەمانە خەریکن جنایەتەکەن، ئەمانە خەریکن حتا جوانەکان بە دەستە جەمعی من تماشامان کرد دیمانە بلاخن لە ئۆتۆبومانە بە دەستە جەمعیمانە یادامەکەن، ئەمانە ژنەکان ئەگرن ئەیوەنە بەناو خۆیان بە ئەیوەن لە بازار ڕایان فرۆشن. ئەمانە مەسبە چاو خۆم شاید بوو مناڵێک کەنیشکی 7 ساڵە خەریکی ئەلەرزیان 9 ساڵ 7 ساڵ 9 ساڵ لەو دۆرە بوو خەریکی مەسخەریان نەکرد یان وشوەکەی بە کام لەمانە باوەڕکە نەمەتوانی تماشایەکەم ئەگەر دێنە بوایەتە یا ئەو کەنیشمە ڕزگارە کرد یا واقعان بەرگ منتخابە کرد. ئەمانە دوو لەوە وەحشیترن وە زندگی ئەو خەڵکیان بێت تەباهیان کردێ یعنی جامعەکەیان وا پێ کردێ جامعەکەیان وا پێ کردێ هیچ کەس ئیحساس ئەمنیەت هیچ کەس ئیحساس نادانێت سوحاچەی لەسەرتێ بەسەر بڕین بە تینیەتی و کوشتیانیان بە کێب ئاواریانیان کردیا ماڵیانیان وێران کردیا هیچ تەمەدونێک بوو بەشریان نەیشتیا و بەدیانە تا قاقەرا و کەسی گەرەکێ داعش بناسی و کەسی گەرەکی ئەمانە بناسی ئەشی تماشای ئەو وەزعە متەعەسفانەکی لە عێراق و لە کوردستان عێراقا بۆ وجودیان ئاوردە. ئەمانە سەناوی ڕەشێکن، ئەمانە لە ئەفغانستانیجا هەرم ساڵهای ساڵە زندگی بەدبەختیکیان لەسەر و خەڵکە ئاوردە هیچ کە ئومێدی لەسەر خۆی نییە، هیچ کە ناتوانێت شەو ڕەحەت بخەبێ هەموو ئەو مەملەکەتا لەبان بووم بێکەوە بە کوشتن و بە بڕین و بە نازانم بە تلیڤیزۆن شکاندن لە ئەنتزار ئاما و بە ئەوەی کە ڕیشت ئەشی 20 سانتیمتر بێت و تا ئەوەی کە ژنیان خزم ناو بوونی و قەوقا مەدرسە تاحتێڵ و مەدرسە ناوی ژن چی بوو مەدرسە و 1000 بەدبەختیتر. ئەمە ئەو ئوساما بن لادن و ئەو ئەلقاعدە بەناو ئەوەڵین مجاهدین دروستیان کرد خود ئەمریکا دروستی کرد بە خاترەوەی کە شەڕ قودرەت بین رووسیا و ئەمریکا بوو و ئیمڕۆیش
ئەوەی کە لە سووریە و لە عێراقا بازم هەر تێتە سەر ئەمە تێتە سەر شەڕ قودرەت خۆیان لە حینێکی ژار بۆ سەر ئێستا هەم فرەترە ئەمانە هاوسارەکەی وەخشنام قسەیەکەم هاوسارەکەی ها بەدەست غەربە و سەرمارەکە ها لە دەست غەربە و ئەمانە دروست کردێ گیان قسەیان گیانەوە خەڵکە قسەکە سەرەوەسا خەڵک چە بکە خەڵک بڵێ چکردن جوان لە کوردستانە لە ئێرانە چی بکە باشەکە سبەینێ ئەم نەهامەتیە تووشی خەڵکی کوردستانی ئێرانیش نەبێت و چۆن بەرگریکا لە خۆی و چۆن لە سەرەتایە بەر لەوەی کە ئیتفاقێ بکەوێت ئەم کاری خۆی کردبێت و کە شیرازەی کۆمەلگا لێک نەترازێت بەنظرم شەکە فڕ ڕوشنا ئەم پەدیدە جنایەتکارە ئەم ویرۆسە ئەم نازانم بە شدەت وەحشی بە شدەت دنیام کوش ئەمە دی احتیاجی بۆ نییە بەنظر من مردم ئەشی هەر لەیسەوە نە هەر لەیسەوە پێم وابێ حتمما حرەکاتێکی کریا دەستیان خۆش وێ کارێکیانکرێت دەستیان خۆشێ وەلی ئەشی بەنظر من خۆیان لەوە فرەتر مەسەلەکە جدیە مەسەلەکە ئەوە نییە بیژی من کارێ بە پیرەکانەوە نییە یا کارێ بە جوانەوە نییە یا کارێ بە ژنەوە نییە یا کارێ بە گەنجەوە نییە جامعەکە بنزینە سەر شدن بنزینە لە دەستی و ئاگرەیان منا و ژن و پیا و پیر و جوان هەروە لە عێراقا شایەتین هەروە لە یەزیدیەکانە شایەتین هەروە لە سووریا شایەتین ئەمانە لە ئێرانیژە ئەگەر مردم بێخەیاڵ بێت ئەگەر مردم لە فکر دەفاع لە خۆیانانەوەن ئەگەر مردم لە فکر بەرنامەیانەوەن ئەگەر جوانەکان لە فکر ئەوەیکانەوەن بەلاخرا ئەشی هەروەیسەوە دەستی پێ بکەن من دەستکردنەکەیژی ئەوەستا بە نەزەر من ئەشی فشارێک سیاسی ڕێب بوویان دێرن لە هەرچی شوێنە لەبەر ماشینەکانە قات نووسن مەرگ بەرداعش و بیکوتنە بەر ماشینەکانیانە لە ناو ئۆتۆبوسا حرەکەتەن بەوەڵە حرەکەتێکن مەرگ بەرداعش مەرگ بەوانەیەکەوە کۆمەک ئەمانەیەکات وایش مەسەری داعشەکەی خۆمانچە لەسەر ئەوەیەکەوە ئەچنە لە سینمایەشی مەرگ بەرداعش بێت لەسەر کارە و لە بازارە و لە هەر شوێنێکە لە ماڵ لە تەجەمع لە سەیران پارکەکانە لە هەری کوێنەکە و مردمەکەشی بە یەکەوە قسە و باسکەن ئەشێ ئەم خەتەرە بە یەکتری بیژن ئەشێ بیژن بابەگیان ئێمە ناوی بێخیاڵ بین ئێمە ئەمانەوە ناوی بێخیاڵ بین و ئەشێ تەزاران خەنەڕێ لە مەحەلەکانە تەزاران خەنەڕێ شەوانە بکەنەبان ئاوایە لە ڕوژە لە شەوە مەرگ بەرداعشکەن و ئەگەر کەسێ هاتە فاعیلیان کردە وەختەمە داعشە بیژن تو داعشی ئەمانە لە هەر کوێناکە ئەوینی ئەشیش فشایان بوونی لە مەحەلەکانە بە نەزەر من ئەشی شەناساییان کرد چینەوەنە کین چاکەن چون سەربڕن ئەوەی کە ئیسە سەرخەنە بەراو خۆیان مەزدومەگرن و فەقیرەکەن ئەمانە گەین بە قودرەت خەشن سەربڕن ئەسەبانین جنایەتکارن نمونەکەی ئەوەسا ئەیوین بە چاو خۆمان ئەمانە فشاریان نەچێ بوو بیری لەم لە حادۆ لە مەرحەلی ئەوەڵە بە فشار بوو بیری شناساییان کەی مردم ئەشی خۆی ئامادەکە ئەگەر چ شتێک بووە هاتە بەرەو کە نەیەڵی بێتە بەرەو بە نەزەر من وەسە خوددا ئەم خوددا بەرایەوە بتەقێتەوە ئەشی بچی ئەمەڵی کەی بەرای ئەوەی کە ئیسە وارد ئێران بێکی دروستیان کردیا بە سێوەر وەسایەی جمهوری ئیسلامی و دروستبە و خەریکە کۆمەکیانەکە و ئەمانێ پەروەردەکرد مردمشی ئامادەیە لێ بێدەدانە ئەش قسەکە مەسەلەیەک ڕۆژێ بێت حقیقەت ڕۆژێ بێت کە ئەمڕۆ ئەم وەزعە ناخۆشە ئەم جنایەتکارانە بەر بۆ لەسەر گیان مردم و سوحە هانە پاڵدەستمنە من ئەشی دێخێڵەوە وەزیفەی تاک مردمە کارم بۆ نییە کاوا فکر چیەک چوو فکر سیاسیەکەی چۆنە کۆمونیستی قبوڵ نییە دموکراتە ئەوە جێگەی خۆی هەست دەنجی خواتە بەحسکە ئەمە مەسەلە ئیمڕۆ داعش ئەم وەحشیگەری جنایەتکارێک وجودی هەست و تەرح و نیرویژی هەست لە ئێرانە و زمانی دەستێدان بەم ئەقدامە و ئەو وەختە دیدێرە ئەو وەختە دێرە بە نەزەر من وەسەوەی کە وەختی زەوی لەرزەکە دورسەکەی ئەوەسا وەختی زەوی لەرزەکەی لەبەر خەوەن زەوی لەرزە هەچیتە دەرەوە وەلی وەختی زەوی لەرزەکە هاتم لە ناو ماڵا بیت معلوم وەختە دی دێخوات کۆکەیتەوە باشە ئیبراهیم باتمانی ئێوە وەکو حزبی حکومەتیز و کۆمیتەی کوردستان چ تەرح و پلانێکتان هەیە بۆی کە لاوان لە کوردستانە و ژنان کرێکاران ڕێ بخەن بۆی کە بتوانن بە بەرەنگاری ئەو وەزعە بن وەکو خۆت باست کرد بەر لەوەی کە زەوی لەرزەکە بێت ئەمان لە ماڵچوو بێتن دەرەوە یا ناگاردێکیان گرتی بێت لە مقابلی یا گاردی ئازادی ئەرکەکانی چییە
کۆمەڵی پرسیاری جۆراوجۆر هەیە ئەگەرەکرێت لە ماوەیەکی کورتا کە مامانە باسی بکە بۆ بینەرانی ئێمە. ئێمە بەنظر من سیاستێکمان هەست ئەمە گارد ئازادیمان دروست کردێت چۆن لە حەزب چۆن لە کۆمیتەی کوردستانە ساڵهای ساڵە ئەم پرۆژە ئێمە خەریکین کارێک بۆکەینەوە کارمان وێ کردیان ئەم پرۆژەوە ئێمە دانیا و پێشبینیمان کرد و قەوپارات حدود 7 ساڵ بەنظر من ئەم مەسەلە هێنا ئیمڕوو 100% چەندان ئەم سیاسەتە حەقیقەت لێست و 100 چەندان ئەم سیاسەتە ئیمڕوو ئەشی مردندی ئەمە ئەیوێنێ ئەشی ئەمە تەقویەت کرێ بەنظر مەتوانن و دەمەحەلاتە جوانەکان دەمەحەلاتە مردم دەمەحەلاتە توان دوان سیانسیان و قەوقارە بۆ خۆیان بەگار ئازادی وەسڵکەن تەبلیغ گار ئازادیکەن ئەو وەختە لەناو خۆیان ئامادەکەن تویان ئەکردی بەنظر من بە هەر شکلێک ئەمکانی هەست بوویان بکردی بتوانە ئیسلاح گیر بێن بۆ خۆیان چوو هەڵیەگرن چای پێکەن شوەکە مربوط بەخوارەوە ئەتانەوە کارەکەن یانەی گارد ئازادی ئێمە ئەیژین و ئەوەی کە نیرو مەسەلەحی کردێ ئەم نیرو مەسەلەحە بتوانێت دەفا لە ئەمنیەت مردم دەفا لە ئاستایش مردم دەفا لە بیمارستانەکان دەفا لە مەحبوودەکەکان دەفا لە کەسێک ملاڵەکێکی بوو مەدرسە خێڵی ڕەحەت بێ نێوێ کە توانێت دەفاعێکە دەفا لەوەی کە ئەگەر سا ئەتفاقی بوو هەر دنیامی هاتە بڕە و ئەم نیوە بتوانێت حەدەقەت کۆمەکی نەجاتێ بە گارد ئازادی فقط دەفا لە ئەمنیەت و لە ئاسایش و لە حورمەت ئینسانەکان بۆ ئەوەی کە ئێمە دروستمان کردیە لە حینێکە لە مقابل ئەم سەناریۆ ڕەشە لە مقابل سەناریۆی ترکی دروستیان کردیەوانیش بە مۆقەسەر دێن وەک قەوپەرستان ئەمانە ئەم جەری بوو ئەمە دروستکەیەکی بتوانێت ئەگەر سوحە زۆر لەو خەڵکەکەن ئەگەر سوحە بە کاورا بگرن ئەگەر بین تو بوو چەند نوێژەکەت ناخوێنی ئەگەر بە کاورا بگرن تو بوو شەڕیشت نییە ئەگەر بە کاورا بگرن تو بوو شوان گارد ئازادی ئێمە جێ خۆی ئێتە جێ خۆجی و حەقتان نییە تۆ چکارەی من ڕیش مەس یا ڕیشم نییە تۆ چکارەی من چێ خوێنم یا چە ناخوێنم گارد ئازادی جایگای گارد ئازادی وەک نیرویک مستەدەح وەک بازوێک طبقەی کارگەر و زەحمەتکێشان و ئەکسەریەت ئەم جامعە بە نەزەر من مردم ئەشێ ئەم گارد ئازادیە مژی تەقویەتکە ئەشێ تەقویەتێکە ئەشی خۆی سازمانی بە ئەشی لەناو خۆیان درستێکە با ئیسلاحە بێ ئیسلاحە فقط ئەمێ لە بەرچاو بێ جایگای ئەمە و ئەهمیەت ئەم گاردە 100 چەندان هزار بار لە پارێک ئەهمیەتی فرەترە نمونەکەی ئەوە عێراقە نمونەکەی ئەوە کوردستان عێراق بدا چیان یەکەن ئەگەر نیر و مستەدەح لە مقابلەمان نەویسێ داڕەت کوشن ئاگر تەکەن قەتڵ ئام تەکەن ئەتوانە قڕن 1400 سال لەوە بەرکێ دەوران ئیسلامیەکان ئەو کایانەکە مەش هەر دەوانە سا بەنظر من بوو ئەوەی کە مردم ئەمە بەشێکیە بەشێکیژی ئەشێدی هەروە لە ئەوەڵە وتم ئەشێ مەشغەڵەیان بێت ئەشی خۆیان سازمان بن ئەشی لە هەری کوێنێک ئەمانە هەنەشی شناساییان کە ناوێ لە داعشی لە تەکییان لە خانەقایان لە دەوریشیان لە خەلیفەیان لەوەی کە کۆنەپەرست و مرتەجع هەست بەناو ستونی گەرای خەریکن نیرو جەماکەن یا بەناو ئەوەی کە تێن فرە مەزلومانە پۆڵێنێک وا هەستیان لەلایەن بەخاتر ئەوەی کە بەوەی کە تێن ئەوان فەریبانە بێ نازانم با کۆمەکتان کەین ئەمانە ئەشێ مردم پیران ئەمانە هێنکار بعد مردم ئەشێ بیژە من دروەکەن نەدروەکەن ئەشێ نەوچێ دەورەوانە نەچێ دەوریانەشی ئەفشایان کەی ئەشێ و تاکیە و خانەخا بردێم سەریانە ئەمانە بە ڕۆژ نیمەڕۆ خەریکن لە نایسەر و لە دووشان و خەریکن لە ئارەنان و دەفرەی شوێنەکانە لە ڕوانسەر و لە دەور مەهاباد و لە سەقزە لە سنەیە خەریکن ئەلام ئەلەنیەکە خەریکن زەرجە چاو مردم گەلەکە ها هاین بەنظر مردم مە ئەشێمان هەست بێنە ناو دەمیانە تۆ چکارەی جنایەتکار تو گەرەکتە من ئەمر کوژی مەگەر مردم تو گەرەکتە ژنەکەی من گولی کەیتە سەریا مەگەر مردم لەم ئەرسەیە بەنظر من وەزیفەی مردم کوردستانە بوو ئەم مەسەلە بە ژن و بە پیاو بە جوان و بە گەنج و بە پیر ئەشێ ئامادە بن ئەشێ قسەی خۆیان کردووی ئەشێ نەقشەی خۆیان ڕژانویت ئەشێ لە هەر مەحەلێکا دوودانە سەلەفی هەست بەنظر منژی دڵیان کرد لە دێکانیژا هەروە من کاورای سەر بڕم و چستە پاو دەسما بۆنەوە ئەمە ڕێحەلەکەیە مەسەلەکە جدیە لە ناوێ نسبەت بەم مەسەلە بێتەفاوت بیت یا بیژی هیچی نییە دەستکەمکردن ئەم مەسەلە بە نەزەر من بنیام دەستکردن ئەم مەسەلە کەڵاو لەسەر خۆتە
بۆ بوونەوە ئێمە وەک حکومەتی سەکان تەواو پێشنهادمانەوە سا بۆ ئەو خەڵکە وەسڵ بوون بە گارد ئازادی و ئەم گارد ئازادی بمانعای واقعەیەک تەقویەتێکن و تەقویەتێکن لە هەر شوێنەی پێتان نەکردێت بە هەر شوێنەی ئەقڵتان دەشکێت تەماس گرن تەکەمە حزبا بە فەرماندەکانی و ئەمە یەک لەلایەکە و لەلایەکی لاشی خۆتە هەروە سابقەی هەست لە کوردستانە لە شار سنە 24 ڕۆژ لە مقابل جمهوری ئیسلامیە شەڕ کردیا هەر ئەو دەورانە مفتیزادە و بەناو مەکتەب قورئان و بەناو مەکتەب قورئانی ئەمانە کە بەناو پێشمەرگەی مسلمان خەریکین بوو جمهوری ئیسلامی کاریانە کرد مەردم سەرکوتیانێ کرد مەردم ئەمانە خستە حاشیەوە دوای ئەوە جمهوری ئیسلامی کومەکیانێ کرد بەناو مەکتەب قورئان بەناو سەلەفی و بەناو هەموو ئەمانەوە ئیمڕۆ جمهوری ئیسلامی کومەک ئەمانەیەکە جمهوری ئیسلامی کاری بەمانەوە نییە نەکاری پێو نییە ئەمکانیاتن یاسا اختیاریان تەکیان یاسا اختیاریان مزیتین یاسا اختیاریان هەرچی مەڵای مفقڕە پوڵ دوبن دو بەرابەر حقوق قەسینی و کاریش ناکە ئاشکارا لە ڕۆژنی مەڕوا تێن ئەگەڕن بە موترە و بە تفەنگەوە چەند ئەگەڕن ئەگەر ئەمە داعشە گەورەکە لە پشتەریانە وە بوونەوە مەردم ناوێ ئەم مەسەلە دەستکەم بگرن و ناوێ بە قەوقارە ئینتزاریان بێ کەسی بێ نەجاتیان بە انتظاریان بێ نازانم گرون انتظامی و گرون لەم هەموو جڕجانەوەرەوە داعش گەورە خۆی هەستێ بیژنەمە بێ مەسڵان کارێکمە ئەمە نییە خوەتە جوانان ئەشی قۆڵی بۆ هەڵماڵن ئەشی بێتە بەحثتان ئەشی بێتە جەدەلتان ئەشی بێتە مەشغەڵەی ڕۆژمەڕەتان ئێمە هەر وەیسەوە گارد خۆتان بگرین ئەگەر شتی وا هاتە بەرەو نەسەرکوتیانەکەی نابوتیانەکەی و ئیسەش لە پاو دەستانە لە جێدێکەوە خۆتان شناساییانەکەن حتمما شناساییانکەن حتمما بیان ناسنە ئەمانە سەربڕن و هەر کوێنێکە هەن هەر ئەیسە لە ژێر فشارە قەراریان بن هەر ئەیسە لە ژێر فشارە قەراریان بن و نێڵە سەربەرزەوە ئیبراهیم باتمانی زۆر سپاس دەکەم بۆ بەژای لە بەرنامە بەداخەوە کاتی بەرنامەکەمان بەرەو تەواوبوو نەچێت و مەجبورین کۆتایی پێبێنین بە وتوێژەکەمان زۆر سپاس دەکەم بۆ بەژاری لەم وتوێژەیە باشە خەیری مەمنون سپاس دەکەم بۆیەوە و ئارەزوو موافقیت بۆ ئەو مەردەکەمەوە ئارەزوو ڕۆژی خۆشی بوو هەموویانەکەم بوو گەورە بوو چکیان مێدەوارم هەرحاڵ ئەم مەسەلەوە من باسم کرد مەسەلەکە جدیە و خۆیان و ئەم مەسەلە بتوانن ئامادەکەنەوە هەرحاڵ سپاس دەکەم بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆ مەمنونینەوەی کە بەشدار بوون لە بەرنامەی ئەمڕۆیە لەگەڵ مامون تا کۆتایی کاتێکی خۆشتان بۆ باوەتەخوازی